بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ یەکەم هەنگاوی پرۆژەی هەژماری من کەوتە کار. خەڵک دەچن موچەی خۆیان بە شێوەیەکی ئەلکترۆنیک وەرەگرن. ئەمڕۆ کە دەستی پێکردووە وەکو نمونە بۆ 850 کەسە. بۆیش ماوەی 2 ساڵمان بۆی داناوە تاکو لەو ماوەیە هەم حکوومەت بتوانێت ئەو ژێرخانەی کە پێویستە لە دروستکردنی ATM لە دروستکردنی ئامێری خوێندنەوەی کارتە لە سەراسەری کوردستان ئەمانە جێگیر بکە. ئەوەی ئێمە پێمان کراوە کردومانەوە بەردەوامیش دەبێن بۆ ئەوەی ئەم خزمەت گوزاریە بۆ هەموو خەڵکی کوردستان بگات و لە ئەنجامی کارەکانیشدا هیوادارم ئەو متمانەیە بۆ خەڵک دروست بێت و خەڵک زیاتر ڕوو لەو کەرتە بکەن و زیاتری سوودمەند بێت. ئێمە تەنیا مەبەستمان ئەوە نییە موچە بدەین، دەمانەوێ ژێرخانێکی ئابووری وا بەهێز دروست بکەین کە بوژانەوەی ئابووری لە هێنان و بردننی پارە لە حساباتی بانکی ئەمە یارمەتیدەری بوژانەوەی ئابووری بێت. ئەگەر سیستمێکی پێشکەوتووی ئابووری و سیستمێکی بانکی ڕێکوپێکە بێ یارمەتی ئەوە دەدا چۆن خەڵکی تریش بێنە هەرێمی کوردستان. ئامانجمان ئەوەیە کە لە ماوەی 2 ساڵی داهاتوودا بتوانین زیاتر لە 1 ملیۆن موچەخۆری هەرێمی کوردستان بەشدار بن لەم پرۆژەیە. من پێم وایە کوردستان هەموو مستەلزەماتی هەیە بۆ ئەوەی ببێ بە ئابووریەکی زۆر پێشکەوتوو. داوای من لە هاوڵاتیانەوەیە متمانەمان پێ بکەن، بڕوایان بە خۆیان بێ، بڕوایان بە وڵاتەکەی خۆیان بێ، بەیەکەوە دەست لە ناو دەستی یەکتر ئێمە دەتوانین بە سەر هەموو ئەو تەحەدیاتانە دەسەرکەوین و کوردستان بگەینە ئەو قۆناغایی کە شایستەی خەڵکی هەرێمی کوردستان.